طبعا ئەمڕۆ دوو پرسی زۆر گرنگ و ئەسیارەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە. یەکیان پرسی پێوەری ئاوی ماڵانە کە لە ماوەی ساڵ و نیوی ڕابردووە ئێمە زۆر بەچڕی ئیشمان لەسەر کرد، هەوڵێک هەبوو، نیەتێک هەبوو لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە و لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئەمە ببێ بە یاسا و فەرز بکرێ بەسەر هەموو ماڵێکە، بەسەر هەموو تاکێکە، بۆ ئەوەی کە ئەوەی پێوەری ئاوی ماڵان نەبەسێ. بەو هەموو کەم و کوڕیەوە بەو شکستەی لە ماوەی ڕابردووە ئێمە ئەعلانمان کرد 500,000 دینار غەرامە بکرێ. بە خۆشحاڵیەوە یعنی موژدەیەکی خۆشەکە ئەمڕۆ دەین بە هاوڵاتیان ئەوەی کە لە پرۆژە یاسای ئاو تۆڕەکانی ئاو ئاوڕۆ لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ دەنگانی لەسەرەکرێ، ئەوەی کە تایبەتە بە پێوەری ئاوی ماڵان ئەو بڕگانەمان لا بردووە و پێوەری ئاوی ماڵان ڕێگریمان کرد لەوەی کە لە ڕێگەی یاساوە فەرز بکرێ بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕێکار و شێوازی تر هەیە بۆ چارەسەرکردن. لە ماوەی داهاتووە ئێمە هەر خۆمان لە ڕێی پرۆژە بڕیارێکەوە ئەو چارەسارانە ئەخینە ڕوو بە مەرجێک و بە شێوازێک کە بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست نەکا، کە پارەی ئاو بە هەمان شێواز و میکانیزمی جاران بۆ هاوڵاتیان بێتەوە و ئەو مەبلەغە قەبە و گەورانەی کە هەبوو و ئەو غەرامە و سزایانەی لەسەر هاوڵاتیان هەبوو هەموو ئەوانە لا ببرێن و هەڵبگیرێن. خاڵێکی تر لەسەر دەستدرێژی و داگیرکاریە بۆ سەر زەوی وزار لە وەزارەتەکانی کشتوکاڵ و لە وەزارەتی شارەوانی و لە وەزارەتەکانی تر لە هەرێمی کوردستان. بەداخەوە کارگەیشتووەتە ئاستێک دەستدرێژی کراوەتە سەر زەوی وزار و محەڕەماتی هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی لەلایەن چەند کۆمپانیایەکەوە و وای لێ هاتووە لە تەنیش فامیلی مۆڵ لە هەولێر بە زەبری هێز هەوڵدراوە کە زەوی داگیر بکرێەوە، لە سلێمانیشە بە هەمان شێوە یعنی شاری ڕۆشنبیری خەریکا بێ بە شاری جەمەلۆن و شاری مەغزەن و شاری کۆگا. سلێمانی دوو دەروازەی سەرەکی هەیە، هەردوو دەروازەکە ئێستا لە ڕێگەی کۆمەڵێ پرۆژەوە کە زەویەکانی بەهای ملیۆنان دۆلارە خەریکی دروستکردنی جەمەلۆن و عەلووە و مەغزەن و کۆمەڵێ شتن لەبری ئەوەی کە کۆمەڵێک مەعالم و پرۆژەی استراتیژی گەورەی تیا بکرێ، بەڵام بەداخەوە ئەم زەویانە داگیرەکرێ کە هیچ پرۆژەیەکی استراتیژی لەسەر دروست ناکرێ، بەڵام زەویەکان بەهای ملیۆنان دۆلارە. من لێرەیە چەند نمونەیەک باسەکەم. بۆ نمونە لە سلێمانی 150 دۆنم عەرزە دراوە بە کەسێک ئەوەی کە سنەوبەرەکانی لەسەر سووتێنرا بۆی بکرێ بە کۆمەڵگەیەک لە کۆگا و لە شتی هەمەجۆر. ئەم زەویە بەهاکەی 350 ملیۆن دۆلارە. 32,000 مەتر لای پردەکەی کۆبانێ دراوە بە دوو کەس بێ ئەوەی هیچ سەرمایەیەکیان نەبێ، کەسی سێمیان هێناوە بۆ ئەوەی کە پرۆژەکەیان بۆ تەواوکە بەهای زەویەکە 25 ملیۆن دۆلارە. 42,000 مەتر دراوە بە کەسێک لە ڕێگەی عربەت کە ئەڕوا بۆ لای خەستەخانەی شۆڕشوانە ئێستا مەغزەنی لەسەر دروستەکرێ، نزیکەی بایی 45 ملیۆن دۆلارە. مەغزەنێکی 3 دەفتەر دۆلاری تێناچێ، مەتری ئەفرۆشێ بە 850 دۆلار. یعنی شوێن هەبووە لە گەرمیانە مڵکی دوو وەزارەت بووە، وەزارەتی شارەوانی و وەزارەتی کشتوکاڵ، هێشتا تەوحید نەکراوە زەویەکەی مامەڵەی پێوەکراوە و فرۆشراوە بە 2 ملیۆن دۆلار. بەداخەوە ئەم شێوازە لە داگیرکاری و لە تاڵانکاری یعنی کارەساتە بە تایبەتی بۆ ئەم کابینەی حکومەت کە ناوی کابینەی چاکسازیە، ناوی نێشتنی گەندەڵیە، یعنی چی منطقێکی تایە خەڵک وەرەقەیەکی پێ ڕەقەمێکی پێ بۆ ئەوەی کە 15 ساڵە چاوەڕێی پارچە زەویەک 150 مەتر زەویەکە تا ئێستا پێی نادرێ، بەڵام بە هەزاران دۆنم. ئەوە باسی ئەو لایەنەی تر ناکەین کە ئەوانەی قەتعقەتە کرا و پارچە کرا و تەجاوز کرا و بە ناوی یەکەی چەند یەکەیەکی سەربازی و بە ناوی هێزی سەربازیەوە مامەڵەی پێوەکرا حدودی بایی 350 ملیۆن دۆلار زەوی فرۆشە. باسی ئەوە ناکەین. خەڵک 15 ساڵە 20 ساڵە بە هەموو ڕێکارێکی خۆی، بە هەموو مافێکی خۆی، بە هەموو پلەیەکی خۆی شایستەی پارچە زەویەکە پێی نادرێ، بەڵام بە سەدان دۆنم زەوی ئەدرێ بە کەسی ناشایستە، ئەدرێ بە کۆمپانیەکان و بەشێکیان هەر بە عەرزی ئەفرۆشێ. کاروا بڕوا لە داهاتووە هیچ پارچە زەویە بۆ هیچ کەسێک نامێنێتەوە و تەنانەت بۆ ماستەرپلانی شارەکانیش زەوی نامێنێتەوە بۆ ئەوەی کە شار فراوان بکرێەوە، شار گەورە بکرێ و زۆر سوپاس. طبعا ئەوە وەزیفەی ئێمەیە ڕێکاری پەرلەمانی بگرینە بەر. ئێمە لە ماوەی ڕابردووە بۆ پرسی زەوی وزار ڕێکاری پەرلەمانیمان گرتووەتە بەر، زەویەکە تەخت بووە، تاوەکو وەڵامەکەمان لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ هاتووەتەوە بایی 24 ملیۆن دۆلار پرۆژە فرۆشراوە لەسەر زەویەکە، یعنی حدودی 6 مانگ بۆ 8 مانگی پێشووە کە تۆ ڕێکاری پەرلەمانێکە و بەو شێوازە بێ مەجبوری ڕای گشتی لێ ئاگادارکەیتەوە، مەجبوری داواکاری گشتی لێ ئاگادارکەیتەوە. بەڵێ بۆ نمونە لەسەر پرسی قاچاقی ئێمە داواکاری گشتیمان لێ ئاگادار کردەوە،
هێشتا ئەوان نهاتوونەتە سەرخەت ئێمە برینە بەردەمی مەحکەمە و دراین بە دادگا لەسەر مەرزی باشماخ و پێنجە.